سلمان ئەڵڵا کەرەم یەکێکە لە قوربانیەکانی شەڵاوی ئەنفال. ئەو لە تەمەنی 23 ساڵیدا بە بەرچاویەوە لە نوگرە سەلمان لە ژێر ئەشکەنجەدا باوکیان شەهید کرد. دواتر کە شەو داهات سەگە ڕەشەکەی نوگرە سەلمان کەوتە خواردنی ڕووفاتی باوکی. لێکە دابەزین لەسەر دەرگایی سزنەکە نووسیا بوو یاوەی لە جەهەنەم. کاتێ ڕۆشنی ژرۆدانی ئەوە بوو حەجاج مەلازم حەجاج و مەقەدەمێک بە کێبڵ و بە گۆچان هاتن پێمانە ئەوە باوکم ڕوبەڕووی جەلادەکان بوویەوە وتی بۆ لایەنە دێ ئەمانە تاوانیان چییە هیچیان نەکردووە ئەوش بەر بۆ باوکم بەلێدان بەیانەکەی کۆچی دوایی و شەهید بوو بۆ بە یەکەم شەهیدی نوگرە سەلمان. زۆرن ئەو چیرۆکە ناخۆشانەی کە تا ئێستاش لە بیرەوەری ئەو کەسانەدا ماونەتەوە کە لە شاڵاوی ئەنفالدا ڕزگاریان بووە. حەلیمە یەکێکە لەو ئافرەتانەی کە بەخۆی و 5 منداڵیەوە برایە نوگرە سەلمان. وەک خۆی دەڵێت هەتا ئێستش ئاسەواری ئەو ئەشکەنجەدانە بەجەستەیەوە ماوە کە لە نوگرە سەلمان لەلایەن سەرانی ڕژێمەوە ئەشکەنجە درابوو. ئەو بێئاگا بوو لەوەی کە نەجمەدینی هاوسەریشی بەر شاڵاوی ئەنفال کەوتبوو. وەک خۆی دەڵێ ئەگەر خەمی هاوسەرەکەی و ئەو منداڵانەی نەبووایە چەندین ساڵی تر نەخۆشی چۆشی پێدا نەدەدا. ڕۆژێکیان ڕۆشتم تم بەشکم ئەم تەنکەرانە قوتوێ شیرم بۆ بێرنوە دزیەوە پۆلیسەکە هاو پێیزانیم دامێ بەرگێبڵ باوەڕ بێسە چاڵ دەستمی گێبڵی راپی و دامێ بەرگێبڵ وتی بۆچی تو هاتی بۆ لای ئەم تەنکەرانە وتم مناڵەکەم ئاوی ئاومان نەماوە و شیری بۆ بکەم و ئێستا هاتووم بەشکم ئاوی پێمان بدە شیرەکەی بۆ بکەم. یەکەم براکەمیان بدوو هەم خۆم چوون بۆ هێن شیرەکە بێرمی نەیانیەشت کوڕەکەم حتا بەیانی گریە. هێشتا فرمێسکەکانی بۆ لە دەستدانی 23 کەسی خێزانەکەی لە کیمیابارانی هەڵەبجەدا وشک نەبوو بوویەوە بەر شاڵاوی ئەنفال کەوت. دوای نزیکەی 6 مانگ لە کیمیابارانکردنی شاری هەڵەبجە دەبرێتە نوگرە سەلمان. ئەو بەباشی ناتوانێت ئەو کارە ساتانی کە بەسەری هاتووە بۆمانی بژێڕێتەوە. چون لە سەماوە خامیان بۆ هێنان لە جێتی بلوروشت خام تۆپە خامیان بۆ هێنان بە پارەی خۆمان تا و کاتێک لێ بۆ هەست کەسە مرد ئیتر بەو خامە گۆڕکفنایتر چاڵێکی ئەوە نەبوو پیاوەکەمانە هاتۆ باوای ئەم مناڵانە هاتو هەیە هەر بە قۆنەکە چاڵمان بەڵە کرد و ئەچوونەوە هەتا ئەوانمانە بەر ڕۆژی وا بۆ حوتیانە بردە دەرۆ ڕۆژی وا بوو 12یانە بردە دەرۆ. لە پاشەوەی کە ڕژێمی بەعسی لە ناوچوو لە دەی نوێی ساڵی 1970 لێبوردەیەکی گشتی دەرکرد ئەو هاوڵاتیانەی کە لە ئۆردوگاکانی ئێران بوون و گەڕانەوە هەل لە شارۆچکەی تەوێڵا زیاتر لە 1400 هاوڵاتی سنووری هەڵەبجە و هەورامان لەلایەن حکوومەتی بەعسەوە دەست بەسەر کران و پاشان نێردران بۆ سلێمانی و پاشان ڕۆژێکیش لەوێوە بەشێکیان بردران بۆ عەرعەر و بەشەکەی تریشیان بردران بۆ تۆپزاوا و لەوێشەوە بەڕێکران بەرەو نوگرە سەلمان. لە پاش ئەوەی کە لێبوردنی گشتیان بۆ دەردەچێت نزیکەی 60 هاوڵاتی شاری هەڵەبجە هەتا ئێستاش چارەنووسیان نادیارە. محەممەد ئەڵەبجەیی کوردستان 24 هەڵەبجە.